دڵخۆشیەکە بۆ خەڵکانێک کە عەفو لێبوردن بکەن چونکم بەهەج جێگەیانە چونکم خوای گەورە ئەفەرمێ فەئەجروه عەلی الله ئەگەر ئەجرێک پاداشتێک لای خوا بێ ئەبێت چۆن بێ لەبەرەوە کاتێک کە ئێمە گوێ بیستیم ئاەتە ئەبین ئیتر ئامادەسازیمان تیا بێ بۆ ئەوەی کەوا لێبوردن بنوێنین بەرامبەر بەو قەدەرانەی کە ئەمڕۆ ڕوو ئەدەن. حەقیقەتەن کوڕێکی گەنجی ئاوا لە تەمەنی 20 ساڵیە جێگەی ئێش و ئازار بوو فرمێسکمان ڕشت بەڵام سپاس بۆخوا شتێک لە دڵمانە نەبوو دڵمان خاڵی بوو لەوەی کەوا شتێک بڵێن بەرامبەر بە کەسانی بەرامبەر بۆیە بە دڵێکی پڕ یەقین و بە دڵێکی پڕ ئاسوودەییەوە ئێمە ئاشتی و تەباییمان ڕاگەیان. ئەم بنەماڵە بەڕێزە لەبەر خوای گەورە لە ئێمە خۆش بوون خوای گەورە پاداشی بەخێریان باتۆ پاداشی ئەم بنەماڵە بەڕێزە لای خوای گەورەیە ئێمە داواکەین لە خوای گەورە چۆن ئەوان ئێمەیان عەفو کردووە لە دنیا خوای گەورە لە قیامەتیش ئەوان عەفوکە مەمنونیان هەین خوای گەورە پاداشی خێریان باتۆ ئەم قەدەری کە ڕووی داوە 4 شەو 4 ڕۆژ لە نەخشخانە لە خزمەتی ئەم بنەماڵە بەڕێزا بووین وەکو یەک بنەماڵەوا بووین فەرقمان نەکردووە جیاوازیان نەکردووە لەگەڵمانە لە هەموو جۆرێک ئیسەحاتکردن لە نەخۆشخانە لە جێگەوبان کە پێی خەوتوین لە نەخۆشخانە خوای گەورە پاداشی خێران باتۆ ئێمە واز ئەەکەین ئەم کوڕە جوانە کە وەفاتی کردووە خوای گەورە لێی خۆش بێ لە ئێمە ڕۆشتووە بنەماڵەیەکی بەڕێزن ئێمە قەرزاری ئەم بنەماڵەین یا ڕەبی خوای گەورە پاداشی بەخێریان باتۆ تووشی ئەم قەدەرە بووین لەگەڵ ئەندامانی ئەم بنەماڵە بە یەکوچین بۆ نەخۆشانە بە وشە بە مسقالە زەڕە وشەیەکمان نەبیستۆ لە من بنەماڵە بەڕێزە دڵگەریان هەبێ بەرامبەر بە ئێمە بە وشە نەمان بیستۆلیان ئێمە مەمنونیان هەین خوا پاداشی بەخێران باتەوە سپاس بۆ خوای گەورە فەزلی دینە سپاس بۆ خوای گەورە ئەم بنەماڵە سپاس بۆ خوا بنەماڵێکی ئیماندارن بنەماڵەیەکن ڕوو لە دینی ئیسلامن ئێمە سپاسیان ئەەکەین خوا پاداشی بەخێران بات